سەرۆکی کۆمار لە ڕاستیدا مناقەشە نەکە لەبەر ئەوەی بۆ یەکێتی نیشتیمانی تەحسیل حاصل بووەوە. یەکێتی نیشتیمانی لە ڕێکەوتنامەی هەفتی 2007ەوە بڕیار دراوە سەرۆکی هەرێم بۆ پارتی و سەرۆکی کۆماریش بۆ یەکێتی. و ئەو سیغەیە بەردەوام بۆ تا ئێستا 12 ساڵە. ئێستا کە ڕاستە بەڕێز سەرۆکی هەرێم دەستی لە کار کێشاوەتەوە، بەڵام هەموو دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ماوەتەوە وەکو خۆی. لە سەرۆکایەتی هەرێم گوازراوەتەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانش خۆی جێگیری سەرۆکی پارتیە. یعنی لە چوارچێوەی دابەشکردنی دەسەڵات لە بینی یەکێتی و پارتی هیچ شتێک نەگۆڕاوە. بۆیە من پێم وایە ئەم مناقەشەیەکی دوو لە منطقە کە هەموو دەسەڵاتەکان وەکو خۆیتی بیرەوە بکەیتەوە. ئێستا ئەگەر پێشترێ ئیستحقاقی وان بووە، ئێستاش ئیستحقاقی وانە. ئەگەر ئیستحقاقی ئێمەیە، ئێستاش ئیستحقاقی ئێمەیە. ئێمە پێش وەخت کۆبوونەوەیەکمان هەبووە لەگەڵ پارتی لەسەر مۆزوع. پارتی زۆر تاکیدی لەسەرەوە کردەوە کە ئەوە حیسەی ئەوانە و ئەوان حتا ئەگەر یەکێکی بێلایەنیش دابنێ و قەیدی ناکەوە ئەوان دەنگنادەنەوە و کاندیدی ئێمە و زۆر ئەم مەوزوعە درێژەی کێشا. ئەمە لە گەڕانەوە پێم هەوت کە دوو حالەت هەیە. حالەت یەکەم ئێمە سەرۆکی کۆمار ئەدەین بە ئێوە و خۆمان جێگری سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی پەرلەمان و ئەوانەی تری کە پێویستە وەردەگرین بە مەسەلەی محافزی کەرکووک شاتە ناوێ، یان ئێمە کاندیدمان دەبێت بۆ سەرۆکی کۆمار، ئێوە ڕازی نابن، ئێوەش کاندیدتان دەبێت دەست لە دەست و قوت دەخوا، هەموو هەردوو لەمان تەحشید دەکەین، خۆمان ئامان دەکەین دەچینت پەرلەمانی عێراق، زۆر بەچێ خوا بەچێی دەباوەتە سەر و کۆمار.